ساڵی 1914 جیهان کەوتە ناو جێژاوی جەنگی یەکەمی جیهانیەوە. کوردستان کە لە نێوان چاوچنۆکی ئیمپراتۆریەتەکاندا گیری خواردەبوو، بوو بە مەیدانی یەکلاییکردنەوەی تەماعی زلهێزەکان. سوپای ڕووسیای قەیسەری وەک لافاوێکی بێبەزەیی لە باکوور و ڕۆژهەڵاتەوە خاچی کوردستانی نوخمی خوێن و سووتان کرد. ئەمن کاتێ کە جەنگی جیهانی یەکەم ڕوویدا، هاوپەیمانەکان بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا و هاوپەیمانەکانیان دواتر بەهۆی بەشداری تورکیا هێرشی کردە سەر دەریای ڕەش و رووسیا. لەبەر ئەوە رووسیاش لە باکوورەوە داخل بوو، داخلی کوردستانی بەشە کوردستانی ڕۆژهەڵات ئێران داخل بوو. رووسیا زۆر بە بێویژدانی و بە شێوەیەکی دڕندانە هەجومی کردە سەر خەڵکی، هەتا میرزا فەتاحی قازی لە مەهاباد بە شێوەیەک بۆ کولەی دەیجێڕنەوە بەشداری دەکا، حتا دەکوژرێ بەردەوام دەبێت. دوایە کە دەکوژرێ دەڵێ ئەو جامەگەر بەسەر لاشەکەم دابڕن دەنە من نایڵم داخلی وڵاتەکەم بن. کاتێک مەترسی گەیشتە لووتکە و سوپای ڕووس گەیشتە سەردەشت و پشدەر، ئیرادەی گەلێکی چەوساوە ڕاپەڕی. لە شەڕی عروساندا شێرە پیاوانی ناوچەکە بەڕابەرایەتی با بەکراغا و سەرۆک هۆزەکانی دیکە بوون بە بربەستێکی پۆڵایی. ئەوان سەلماندیان کە خاچی ئەوان بە دیاری نادرێت بە بێگانە و داگیرکەریان ناچار بە پاشەکشە کرد. بەڵام دوای باروتی جەنگ مۆتەکەیەکی ڕاشتری وەک سەفەربەلەک باڵی کێشا بەسەر ناوچەکەدا. ئەو شەڕە گەورێ لێ ڕوویدا، مەتیقەی ئێمە لە جاتی ئەوەی بڵێن شەڕی رووسیا، ڕووس دەیانگوت عروس. ئەو عروسە تا ئێستاش بەسەر زمانی خەڵکەوە ماوە، لەبەر ئەوە شەڕەکە ناوی لێنرا شەڕی عروسان. هەرچەندە قسەیەک هەیە دەڵێن تورکەکان کنسوڵێکی رووسیان کوشتووە و تویانە ئەوە کوردەکان کوشتویانە، لەبەر ئەوە ڕقیان لە کورد بوو بەو شێوە دڕندانەیە مامەڵیان لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتێت. بەڵام لە ڕاستی داوانیە، لە ڕاستیدا دوژمنەکانی کورد هەمیشە زۆر بە دڕندانە هەوڵیان داوە کورد دەست بەسەر بکەن، زوڵمی زۆریان لێ کردو. رووسیا ژێچێک بۆ لەوانەکە بەڕاستی زۆر بە دڕندانە لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیدا بە شێوەیەک خەڵکەکە هەمووی ئاوارە بوو. ساڵی 1970 ساڵی قات و قڕی و مەرجی بێدەنگ بوو. برسێتی وڵاتی کێڵا و شەقامەکان پڕ بوون لە لاشەی بێناس. ئەو ڕۆژانەی نان لە گیان گرانتر بوو، گەلی کورد لە نێوان ئاگری شەڕ و چنگی برسێتیدا یەکێک لە سەختترین سەردەمەکانی مێژوویی چەشت. دوایە کە بەو شێوەیە رووسیا هەموو کوردستانی ڕۆژهەڵاتی گرت لە 4 شوێنەوە داخلی باشووری کوردستان بوو. یەکیشان لە خانێەوە هاتە ڕایەت و لێەوە هاتە ڕەواندز. ئەوان ماوەی 6 ڕۆژی لە ڕەواندز بوون، بەڵام بە شێوەیە گوێرانیان کرد کە بەڕاستی دوای شەڕ نەدەناسرایەوە. اینجا لێرەوە ئەوان لە خانەقینەوە داخل بوون، هەمانشت بەرەو خوارەوە بڕۆن هەتا لەگەڵ ئینگلیزەکان یەک دەگرنەوە، وە لە پێنجوینیش داخل بوون. بەڵام شێخ مەحموود کە لەوێ زانی شەڕێکی بێهودەیە لەگەڵ ئینگلیزەکان گەڕایەوە سلێمانی. لەو کاتەیدا ڕووسەکان هجومیان دەهێنا، هێرشیان کردە سەر پێنجوین. شێخ مەحموود بەو هێزەوە کە هەی بوو چوو بەرەنگاریان بۆ و لە ناوچەی پێنجوین دەری کردن.
قۆڵێکی کە لە منتیقەی سەردەشتەوە بۆ پشدەر، بەڵام کاتێکە لە سەردەشت وەکو باسم کرد ئەو هەموو دڕندایەتیان پیشاندا و زوڵمیان زۆر لە خەڵکی پشدەر و بیتوێن و بەری مەرگە و شار باژێر لێرەیەکیان گرت کوتیان بۆ ئێمە کارێکی وا بکەین لە سەردەشت پێشی لێ بگرین، نێتە ناو خاچی پشدەر و بیتوێن و ئەوانە. لەبەر ئەوە هێزیان کۆ کردەوە بە سەرپەرشتی چەندێک لە ئاغاکانی میراودەلیان بەتایبەت هەباسی مەحموود ئاغا و بابەکری مەحموود ئاغا و ئەحمەدی ساڵح ئاغا و ئەوانە چوون لە سەردەشت شەڕێکی زۆر قانمانانەیان لەگەڵ کردن. جەنگ کۆتایی هات و دووکەڵی تۆپەکان نیشتنەوە. بەڵام نەخشەی سایکس پیکۆ نیشتیمانێکی پارچەکراوی جێهێشت. لەو کاتەدا کە شەڕیان لەگەڵ یەکەم جار پشدەریەکان و بیتوێنیەکان و ئەوانەی کە لێرە ڕۆیشتون، یعنی هجوومێکی زۆر بەهێزیان کرد. ئەوەڵجار لە دەشتی کەپران لە نێوانی سەردەشت و قەڵاتزێ لەوێ خەڵکەکە کۆبوونەوە و ئینجا بەرنامەی شەڕیاندانا. یەکەم جار خەڵکی باشووری کوردستان کە هجوومیان بردە سەرێ لە سەردەست سەرکەوتن بەسەر ڕووزە. شەڕی عەروسان تەنها ڕووداوێکی سەربازی نەبوو، بەڵکو سیمبولی مانەوەی نەتەوەیەک بوو کە لە ناو خۆڵەمێشی جەنگدا ناسنامە و شکۆی خۆی پاراست و ناوی خۆی لە لاپەڕە نەمرەکانی مێژوودا نووسیەوە.